شتێکی زۆر لەوەش گەورەتری دەسەکەوێت کە بەهشتەکەی رب العالمینە. خی پەروەردگارە فەرمێت ولمن خاف مقام ربه جنتان، ئەو کەسەی لە مەقامی خی پەروەردگارە ترسێت جەنەتان بەهشتێکی دەسەکەوێت، بەهشتەکەی رب العالمین کە دوو باخ و دوو دارستانی تێکانم. هەر کەسێک کاتێک تاوانێک ئەکات، ئەبینین ئەم کەسە کە کاتێک تاوانێک ئەکات گومانی تێدانیە کە ترسی خی پەروەردگار لە دڵیان نەبووە یا ئیمانی زۆر لاواز بۆ بۆیە خەریکی ئەو تاوانە بووە. بەڵام ئەبینین لە خەڵک خۆی ئەشارێتەوە، حەز ناکە خەڵکی بیبینێت، حەز ناکە لە بەردەم خەڵکی ئابڕووی بچێت. بۆیە خی پەروەردگار کە کاتێ باسی ئەو کەسانەمان بۆ کات کە ترسی خی پەروەردگار لە دڵیانە ئەفەرمێت مەترسن لە هیچ کەسێکی تر، مەترسن لە هیچ کەسێکی تر، فلا تخافوهم وخافوني إن كنتم مؤمنين. ئیمانەکانی ئێمەی بەستووەتە ئەوەوە کە ئێمە ترسی خی پەروەردگار لە دڵمانەیانە. ئەگەر ترسی خی پەروەردگار لە دڵمان بێت ئەو کەسە ئیماندارە، بەڵام ئەگەر ترسی رب العالمین لە دڵیان نەبێت ئەو کەسە پەنا بەخوای پەروەردگار یان ئیمانەکەی لاوازە بە پێی ئەو ترسەی کە لە دڵیانە، یان ئیمانەکەی لاوازایە کەسێکە پەنا بە رب العالمین کەسێکی بێباوەڕە بە دینی خوای پەروەردگار. بۆیە ئەبینین ئەو کەسانی کە تاوانەکەن لە هەموو شتێک ئەترسن. ئینەما ذالکم الشەیطان یخەوف ئەولیاءه، لە هەموو شتێک ئەترسێت. خەریکی زینایە، لە سێبەری پەردەیەک ئەترسێت، لە دەنگی بایەک ئەترسێت، خەریکی دزیکردنە، لە دەنگی دەرگایەک ئەترسێت، بەڵام تەنها لە رب العالمین ناترسێت. بۆیە زۆر گرنگە کە کاتێ تاوانێک دێتە پێشمان خی پەروەردگار ترسی رب العالمین بهێنە دڵمان و بیهێنە پێش چاوی خۆمان. ئێمە ئەم کارە ئەیکەین ئێخۆ رب العالمین ئەمان بینێت، رب العالمین ئەمان بینێت. زۆر گرنگە ئەم شتە بهێنە پێش چاوی خۆمان. برا بەڕێزەکانم، پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لە فەرمودەیەکە ئەفەرمێت باسی ئەو کەسانەمان بۆ کات کە ترسی رب العالمین لە دڵیانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت من خاف أدلج ومن أدلج بلغ المنزل ألا إن سلعة الله غالية ألا إن سلعة الله الجنة. هەر کەسێ لە دنیاە مەبەستی هەبێت و شوێنێکی هەبێت کە پێی بگات و بۆ ئەو مەبەستە هەوڵی بۆ بدات، من خافە ئەترسێت کە ئەو شتە لە دەستی بڕوا، ئەمە لە دنیاە هەوڵی بۆ دات هەر لە شەوەوە بەڕێ بکەوێت و بۆی بگەێتە شوێنی مەبەستی خۆی، هەر لە شەوەوە ئەدلەت پەلە ئەکات، هەر لە شەوە دەسەکاتە ڕێ و بۆی بگەێتە شوێنی مەبەستی خۆی. ومن ئەدلەجە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمێت بەلەغ المەنزل، هەر کەسێ لە شەوە دەستی کردە ڕێ و ڕۆشت ئەو بەلەغ المەنزل. بۆ قیامەتشمان ئەبێ ئاوها بین. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ئەم نمونەیەمان بۆ دێنێتەوە ئەفەرمێت هەر کەسێ ترسی ئەوەی هەبێت کە بگەێتە ئەو مەبەستە ڕێگرێک ئەبێ لە دنیاە هەوڵدات و قۆڵی خۆی بۆی هەڵماڵێت و هەوڵی بۆ بدا بۆی بگەێتە ئەو مەبەستە، چونکە ئەلا ئین سلعة الله غالیە، بەڵێ کاڵاکەی رب العالمین زۆر بەنرخە، زۆر گەورەیە، بە ئاسانی دەست ناکەوێت. بۆ کەسانێک ئەبێت کە ئەبێ هەوڵی بۆ بدەن، بۆ کەسانێک ئەبێت کە خۆیان لە تاوان دوورگرد بێت، ترسی رب العالمین لە دڵیان بێت. ئەو کەسانە بێ ئەلا ئین سلعة الله الجنة، بەڵێ سلعەتەکەی خوای پەروەردگار بەهشتەکەیەتی. بۆیە هەرچی ترسێ لەم دنیاە برا بەڕێزەکانم، هەرچی ترسێک ئەبێتە مای ئەوەی کە خاوەنەکەی تووشی خەم و خەفەت بکات، هەرچی ترسێکی ئەم دنیاە وای لە خاوەنەکەی کات کە تووشی دڵە ڕاوچێی بکات، ئیلا ترسی خوای پەروەردگار نەبێت کە خاوەنەکەی بەدڵ ئارامی ئەژێت، خاوەنەکەی بەخۆشی و کامەرانی ئەژێت. ئەمە لە دنیاە. ئەی لە قیامەتە شتێکی زۆر لەوەش گەورەتری دەسەکەوێت کە بەهشتەکەی رب العالمینە. خوای پەروەردگارە فەرمێت ولمن خاف مقام ربه جنتان، ئەو کەسەی لە مەقامی خوای پەروەردگارە ترسێت جەنەتان بەهشتێکی دەسەکەوێت، بەهشتەکەی رب العالمین کە دوو باخ و دوو دارستانی تێ. ئەمە بەرووبوومی ئەوەیە کە تۆ ترسی رب العالمین لە دڵتا بوو، ئەوە ئەجر و پاداشتەکەیەتی.